داگیرکاری دەوڵەتانی دوژمن نا بۆ داگیرکاری بەڵێ بەڵێ بۆ یەکریزی نا بۆ داگیرکاری بەڵێ بەڵێ بۆ یەکریزی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی کۆماری عێراق، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، نەتەوە یەکگرتووەکان، یەکێتی ئەوروپا. ماوەی 3 دەیە دانیشتوانی کوردستان و خەڵکی مەدەنی و پێشکەوت و خواز لە چەندین ڕێگەی جیاجیاوە ناڕەزایەتی خۆیان گەیاندووە و بە چەندین ڕێگەی جیاجیای دەنگیان هەڵبڕیوە لە بەرامبەر ئەو ناحەقی و دەست درێژی و کوشت و بڕ و تۆ باران و سووتان و وێرانکاریەی کە دەوڵەتانی بەناودراوسێ لە بەرامبەر خەڵکی مەدەنی و خاک و سروشتی کوردستان ئەنجامی دەدەن کە دژە بە هەموو بەهایەکی ئینسانی و سروشتی جگە لە دژایەتی میلەتێک و خاکەکەی و وێرانکردنی سروشتەکەی هیچ شتێکی تر نییە. دژایەتی دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی تری نەیار لە بەرامبەر میلەتی کورد پیلان بۆ داڕێژراوە و بە تەنها خۆی لە داگیرکاری و وێرانکردنی سروشت و خاکەکەیدا نابینێتەوە، بەڵکو دەیەوێت زمان و کولتور و هونەر و سیمای کوردانەمان بشێوێنێت و لە جێگەیدا کولتوری تورک بوون ئاوێتە بکات لەگەڵ کولتوری کوردیماندا کە ئامانج لێی نەمان و لە نێوبردننی ڕەسەنایەتی میلەتەکەمانە. ئەوە لە ماوەی ڕابردووشدا ڕوویدا لای ئێمە تازە نییە و دەزانین دەوڵەتانی نەیار بە چەندین ڕێگەی جیاجیا پلانیاندا ڕێژاوە و دەیانەوێت کیانی هەرێمی کوردستانی باشوور لە نێو ببەنونەی هێڵن، چونکە ئەوان لە بنەڕەتدا هیچ جۆرە مافێکیان بۆ کورد پێڕەوا نییە چیجا خاوەنی کیانی خۆی بێت. شەهیدکردن و بریندارکردن و تۆباران و بڕینەوەی دارستانەکان و سووتانی ڕەز و باخی هاوڵاتیان و چەندانی تریش بەشێکن لەو هەوڵ و دژاتیان لە بەرامبەر ئێمە. هەر بۆیە پێشەوەی بانگ لە نوێنەری دەوڵەتان و ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە ژینگەیەکان بکەین، بانگ لە تەواوی هێزە سیاسی کوردستانیەکان دەکەین و دەڵێن تەنها بە یەکەڵوێستی و یەکگرتنی نێو ماڵی کورد دەتوانین هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی بپارێزین. هەر لێرەشەوە داوا دەکەین هەموو تواناتان بخەنە کار بۆ بەرگرتن بەو وێرانکارەی کە ئێستا دەوڵەتی تورکیا گرتوێتێ بەر لە بەرامبەر خاک و سروشت و خەڵکی کوردستان. وەچیتر قبوڵی مەکەن بە بەرچاوتانەوە دەوڵەتی تورکیای داگیرکرد تۆبارانی هەرێمی کوردستان بکات و خاک و سروشتی نیشتیمانەکەمان وێران بکات.